نووسینێک بۆ لاوچێک کە چەندی ساڵە ناو پرۆگرامەکانە هەبووە. نازانم بۆ ئێستا بابەتەکە ئیسارە کراوە کە ئەوەندەی منەزانم لە چاپی 2010ەوە بابەتە هەیە و ئەو کاتانی کە چاپ کراوە ساڵانە هەر کاتێک کتێبی کوردی چاپ کراوێتەوە ئەم بابەتەش هەبوو. ساڵی ئایندە کتێبێکی دیکە لە پۆلی دەبخوێنرێ، کتێبێکی دیکەی گۆڕا با بڵێن پێداچوو کراوەکان ئەوی کە ئەبدێت کراوەتەوە، گۆڕانکاری تیا کراوە، هەڵەی زمانەوانی هەڵەی زانستی چاکراوە. ئەگەر بابەتێکی وە لە ناو پرۆگرامەکانی خوێندن دانرابێت لە چەند ساڵی ڕابردوو، من ئەتوانم بڵم بەرپرسیارەتەکەی هی ئێمە نی ئێستا لە وەزارەتی پەروەردە، بەڵام بەرپرسیارەتی ئەوەمان لەسرە چاشیکەین، بەرپرسیارەتی ئەومان لەسرە بیگۆڕین و هەرواشمان کرد. پرۆگرامەکانی خوێندن من چەند جاریش کەژوتومە، هەڵەی تیا بووە، هەڵەی زانستی تیا بووە، پێویستی بە پێداچوونەوە هەبووە. من نامەوێت لێرە بێم تاریخی 40-50 ساڵ دروست بکەمەوە باسی بکەمەوە جارشکە. ئێمە لە حکومڕانین، من نەهاتوم گلەی بکەم، من هاتووم ئەگەر شتێکم و کوڕیە هەڵەیە چاشیکەم. لەبەرەوە ئەو بابەتە وەکو حکومەت هیچ نیەتێک نییە خوانەخواسە بۆ بێڕێزیکردن بە هیچ ئاین و ئاینزایەک. ئێمە کارمانەوەیە پێکەوە ژیان لە کوردستان قوڵ بکەینەوە، ئاگامان لەوە بێت ئێمە مەشاعیری خەڵکی خۆمان و کۆمەڵگەی خۆمان ڕابگرین و نابێت دەستەواژەیەکی نەگونجاو هەرچی ئەگەر ئێمە نەمان نووسیوەتەوە لاوچێکە داواچێ مێژۆکەی بگەڕێتەوە بۆ 200 ساڵ لەمەوبەر لە باکووری کوردستانەمە هەبوو بێ، بەڵام نابێ ئەمە لە پرۆگرامەکانی خوێندنیەمە بێ بۆ بڕیارە دروستەکەماندا.